ژیانی کریستیانۆ لە دەرەو یاریگا بڕیەتی لە نهێنی 5 نهێنی دەربارەی کریستیانۆ رۆناڵدۆ. خۆشەویستەکەی کریستیانۆ کچی بازرگانێکی مادەی هۆشبەرە. ڕەنگە زۆر کەس نەزانن کە باوکی جۆرجینا رۆدریگێزی ئەرجەنتینی کچە هاوڕێی رۆناڵدۆ لە ساڵی 2018 دوای تێکچوونی تەندروستی لە زیندانێکی بۆنیس ئایرس کۆچی دوایی کرد لە کاتێکدا سزای بەسەردا سەپێنرابوو بەوەی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان. ئاشلی کۆڵ سەختترین بەرگریکارە کە ڕوبەڕووی بوومەتەوە. رۆناڵدۆ دەڵێت زۆر شەڕم لەگەڵیدا کردووە و یەک چرکەش هەناسەت پێنادات. خێرا بوو و یاری توند تایبەتمەندی ئەو بوو. یاریەکانی بەرامبەر ئەو بە هیچ شێوەیەک ئاسان نەبوون. پەیوەندیە نهێنەکانی کریستیانۆ کە جۆرجینیا دایکی کچە بچووکەکەی رۆناڵدۆیە، ئالانا مارتینایە. لە کاتێکدا کوڕە گەورەکەی کە ناوی کریستیانۆ جونیۆرە دایکی گارسۆنێکی ئەمریکی بوو کە لە ساڵی 2009دا هیچ پەیوەندێکی لەگەڵدا نەبووە. سەبارەت بە دوانەکان، ماتی و ئیڤا ئەوان لە دایکی جێگرەون کە خەڵکی ئەمریکایە و نازنامەکەی ئاشکرا نەکراوە. باشترین هاوڕێکەی کریستیانۆ چییە؟ یەکێک لە هاوڕە نزیکەکانی رۆناڵدۆ کەسێکە بە ناوی ڕیکی ڕیکۆفیە. هاوڕێتی نێوانیان لە ساڵی 2023 دەستی پێکرد کاتێک کریستیانۆ لەگەڵ سپۆرتینگ لیژبوو نەبوو. ڕیکی نوێنەری کۆمپانیای نایک بوو کە داوای لێ دەکرد گرێبەز لەگەڵ کۆمپانیای نایک واژوو بکات. نهێنی هەڵبژاردننی ژمارە 7 ژمارە 7 هێندە تێکەڵی رۆناڵدۆ بووە کە بووەتە مارکەیەک. ئەم ژمارەیەش ئەلێکس فێرگسۆن هۆکارێک بوو بۆ ئەوەی رۆناڵدۆ پەنا بۆ ئەم ژمارە ببات. رۆناڵدۆ دەڵێت ئەلێکسیس فێرگسۆن پێی وتم دەبێ ژمارە 7 بپۆشیت. سرم سوڕما، تەمەنم تەنها 18 ساڵ بوو. ئەم ژمارەیە تەنها ئەفسانەکانی یانەکە دەیان پۆشی.